بەڕێزان بفەرمونون لەگەڵ ڕێوڕەسمی ئاهەنگی دەرچوانی حوتەمین خولی زانکۆی گەشەپێدانی مرۆیی دەستپێک کۆلێژی زانست و تەکنۆلۆژیا با دەرچوانی بەشی زانستی کۆمپیوتەر بفەرمونون. دەستپێک کۆلێژی زانست و تەکنۆلۆژیا با دەرچوانی بەشی زانستی کۆمپیوتەر بفەرمونون. کۆلێژی زانست و تەکنۆلۆژیا ئەم کۆلێژە لە ساڵی 2008 هەر لە سەرەتای دروستبوونی زانکۆ بنیاد نراوە. لە سەرەتادا بەشی زانستی کۆمپیوتەری بەیانیان، دواتر لە ساڵی 2009 بەشی زانستی کۆمپیوتەری ئێواران دامەزراوە. ساڵی 2012-2013 هەردوو بەشی تەکنۆلۆژیای زانیاری بەیانیان و تەکنۆلۆژیای زانیاری ئێوارانی کردوێتەوە. پەیامی ئەم کۆلێژە پێگەیاندنی خوێندکاران لە ڕووی زانستیەوە و کارکردن بۆ دروستکردنی کەسایەتیەکی بەهێز کە خاوەن متمانەی تەواو بێ بەخۆی و بەهۆی جەخکردنی تەواوەوە لەسەر لایەنی پراکتیکی و ڕایەنانی زۆرەوە و شارەزابوونیان لە نوێترین تەکنۆلۆژیای سەردەم. تا دوجار دەرچوانی ئەم کۆلێژە دیار بن وە جوانی کار و پابەندبوونیان بە مەرجەکانی کارەوە بە پێوەرە جیهانیەکان هەست بە شانازی بکەن. بەو ئاستەی کە پێی گەشتن و ئاشناکردنیان بە داواکاریەکانی بازاڕ و چۆنیەتی دابینکردنی پێویستیەکان، هەروەها بوون بە پێشەنگ لە ئەنجامدانی لێکۆڵینەوەی ڕەسەن و بەشداریکردنی بەرچاو لە داهێنانی نوێدا و پێشکەشکردنی ڕاوێژ بە دەستگا و کۆمپانیاکان. لە هەمان کۆلێژی بەڕێز هاوکات لەگەڵ بەشی کۆمپیوتەرا بەشی تەکنۆلۆژیای زانیاری با بفەرمون. پاش بەڕێزانی دەرچوانی کۆلێژی زانست و تەکنۆلۆژیا ئێستاش دەرچوانی کۆلێژی یاسا و ڕامیاری با بفەرمونون سەرەتا بەشی یاسا. هەر لە کۆلێژی یاسا و ڕامیاری بەڕێزانی دەرچوو لە بەشی زانستە ڕامیاریەکان با بفەرمونون. بەڕێزانی دەرچوو لە بەشی زانستە ڕامیاریەکان با بفەرمونون. دوابەش لە کۆلێژی یاسا و ڕامیاری بەشی دیبلۆماسیەت و پەیوەندیە گشتیەکان با بفەرمونون. دەرچوانی بەشی دیبلۆماسیەت و پەیوەندیە گشتیەکان با بفەرمونون.
دوای بە دوای بەخێرهێنانی سەرجەمبەشەکان لە کۆلێژی زانست و تەکنەلۆجیا، کۆلێژی یاسا و ڕامیاری، ئێستاش دەرچوانی بەڕێز لە کۆلێژی زمان با بفەرمونون. سەرەتا لە کۆلێژی زمان بەشی ئینگلیزی. بەڕێزان دەرچوانی کۆلێژی زمان بەشی ئینگلیزی با بفەرمونون. کۆلێژی زمان ئەو کۆلێژەیە لە ساڵی 2008 دامەزراوە. لە سەرەتادا بەشی ئینگلیزی بەیانیان، دواتر بەشەکان ئینگلیزی ئێواران و عەرەبی ئێواران لە ساڵی 2009دا کردوێتەوە و ساڵی 2013-2014 بەشی عەرەبی بەیانیانی کردوێتەوە. پەیامی ئەم کۆلێژە هەوڵدانە بۆ پێشکەشکردنی زانیاری ئەوتۆ کە هاوکارە لە پێگەیاندنی کادری زانستی گونجاو لە پسپۆڕی گشتی و تایبەتیەکانیاندا لە هەردوو بواری زمان و وەرگێڕان. ئەم بەرنامەش خۆیان دەبیننەوە لە چەندێتی لە ڕێگاکانی وانەوتنەوە، بەکارهێنانی تەکنیک و شێوازی فێرکاری هاوچەرخ و بەرنامەی خوێندنی ئەوتۆ کە پەیوەندیەکی پتەوی بە کۆمەڵگە و پێویستە بەردەوامەکانی پێشکەوتنەوە هەیە. کۆلێژی پێشتربان کە بەڕێزان کۆلێژی یاسا و ڕامیاری بوو، ئەم کۆلێژە لە ساڵی 2008 هەر لە سەرەتای دروستبوونی زانکۆوە بنیادنراوە، لە هەردوو بەشی یاسا و زانستە ڕامیاریەکان پێک هاتووە. لە ساڵی 2012-2013 بەشی یاسای بەیانیانی کردوێتەوە. ساڵی 2013-2014 بەشی دیپلۆماسی و پەیوەندیە گشتیەکانی کردوێتەوە کە خوێندن لەم بەشانەدا بە زمانی ئینگلیزیە. پەیامی ئەم کۆلێژە بریتیە لە پێگەیاندنی کەسانی پسپۆڕ و لێهاتوو لە بوارەکانی یاسا، زانستە ڕامیاریەکان، دیپلۆماسیەت و پەیوەندیە گشتیەکان، لە پێناو بەشداریکردن لە چەسپاندنی ژیاری یاسا و برەودان بە هۆشیاری سیاسی و دیپلۆماسی و پێگەیاندنی دەرچوانی بەتوانستی باش لە بواری پەیوەندی گیری دامەزراوەی لە کوردستان و وڵاتانی دەرەوەشدا. دوابەش لە کۆلێژی بەڕێزی زمان بەشی عەرەبی با بفەرمونون. ئەم کۆلێژە بەڕێزە واتە کۆلێژی زمان کار دەکات بە ئاراستەی بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و زانستی تاک، هەروەها پێدانی زیاترین زانیاری پەیوەست بە بابەتەکانی خوێندنی ئەدەب و زمان تا ببێتە کۆلێژی نمونەیی و یەکەم لەم بوارانەدا. کۆلێژی زمان خاوەنی پەیامی زانستی ئەکادمی بەرزە لە دووتوێی شەبەنگێک لە زانست و ئاکار و ڕاهێنانی خوێندکارانی لەسەر بوون بەڕابەری کۆمەڵگە لە بواری زانستی و کەسێتیشدا. بۆ ئەمە بەستەش جەخت لەسەر خاوەندارەتی زانست و ئاکار دەکات لە پێش بڕوانامەوە.
وێڕای بەخێرهێنانی دەرچوانی هەرزێک کۆلێژی زانست و تەکنۆلۆژیا زمان ئێستاش لەگەڵ کۆلێژی یاسا و ڕامیاری ئێستاش دەرچوانی بەڕێزی کۆلێژی کارگێڕی و ئابووری با بفەرموون. سەرەتا بەشی کارگێڕی کار. کۆلێژی کارگێڕی و ئابووری یەکێکە لە کۆلێژەکانی زانکۆی گەشە پێدانی مرۆیی ساڵی 2009 دامەزراوە. سەرەتا بەکردنەوەی بەشی زانستی دارایی و بانکی ئێوەران دەستی پێکردووە، پاشان بەشەکانی دارایی و بانکی بەیانیان و ژمێریاری بەیانیان و ئێواران و کارگەڕی کاری بەیانیان و ئێوارانی کردوێتەوە. لە ئایندەشدا بەشی تر دەکاتەوە. ئەم کۆلێژە لە ڕووی زانستیەوە توانیوێتی خزمەتێکی گەورە پێشکەش بە خوێندکاران بکات و چەندین کاری نوێ و شێوازی پێشکەوتوو لە پرۆسەی فێرکردندا پێشکەش بکات. جگە لە شکۆدان بە پرۆسەی خوێندن و وێنایەکی نوێشی بەخشیوەتە مەعریفەخوازی لە زانکۆدا. لەوانە داهێنانی تاقیگەی پراکتیکی بۆ بەشەکانی زانستی دارایی و بانک و ژمێریاری کە سەرجەم کارە پراکتیکیەکانی بانکی و ژمێریاری بە شێوەیەکی پراکتیکی لەلایەن مامۆستایانی شارەزاوە بە خوێندکاران دەوترێتەوە. لە بەشی کارگێڕی کار خوێندکارانی کۆلێژمان لە ڕێی سەردان و بەسەرکردنەوەی مەیدانی و گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ دام و دەستگا حکومی و ئەهلیەکان و کۆمپانیا گەورەکاندا لایەنە پراکتیکەکانی زانستی کارگێڕی وەردەکردن و ئامادە دەکرێن بۆ ئەوەی لە چوارچێوەی پسپۆڕی خۆیاندا شارەزایی پیا بکەن. دەرچوانی کۆلێژی کارگێڕی و ئابووری بەشی کارگێڕی کار وێڕای بەخێرهێنانیان بەڕێزان لە بەشی ژمێریاری کۆلێژی کارگێڕی و ئابووری دەرچوانی ژمێریاری بەشی کۆلێژی کارگێڕی و ئابووری با بفەرموون. خوێندکارانی بەڕێز دەرچوانی ڕێزدار لە کۆلێژەکانی یاسا و ڕامیاری زانست و تەکنۆلۆژیا کۆلێژی زمان وێڕای بە خێراتنی ئێوەی بەڕێز چاوەڕێی هاتنی کەژاوەی خوێندکارانی عازیزی دەرچووی کۆلێژی کارگێڕی و ئابوورین. بەڕێزان بەشی ژمێریاری لە کۆلێژی کارگێڕی و ئابووری با بفەرموون بۆ شوێنەکانی خۆیان.
ئەو خوێندکارە بە ڕێزانەی یاخود ببورن ئەو دەرچۆ بە ڕێزانەی کە تا ئێستا ئامادە بنەبوون لێرە و لە دەرەوەی بازنەن بەتکا لە ڕێی چاودێرەکانەوە با شوێنی خۆیان بزانن و بێنەوە شوێنی خۆیان. دەرچوانی بەڕێز لە کۆلێژەکانی یاسا و ڕامیاری دەرچوانی بەڕێز لە کۆلێژەکانی زانست و تەکنۆلۆژیا یاسا و ڕامیاری کۆلێژی زمان ئەو بەڕێزانەی تا ئێستا تەشریفیان دەهێناوە بە شوێنەکانی خۆیان بەتکا لە ڕێی چاودێرە بەڕێزەکانەوە شوێنەکانی خۆیان بزان و بێن بەو شوێنە بەڕێزان. دوابەش لە کۆلێژی کارگێڕی و ئابووری بەشی دارایی و بانک با تەشریف بێنن. بەڕێزان دەرچوانی دارایی و بانک لە کۆلێژی کارگێڕی و ئابووری.
بەڕێزان دەرچوانی کۆلێژی یاسا و ڕامیاری زانست و تەکنەلۆجیا، کۆلێژی زمان، کارگێڕی ئابووری بەسەر جەمبەشەکانیانەوە هەموو لایەکتان بەخێر بێت. ئێستاش مامۆستایانی بەڕێزی سەرجەم کۆلێژەکانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بفەرمونون بۆ شوێنی تایبەت بە خۆیان. مامۆستایانی بەڕێزی سەرجەم کۆلێژەکانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بفەرمونون بۆ شوێنی تایبەت بە خۆیان. مامۆستایانی زێدە ئازیز هەموو لایەکتان بەخێر بێن. بەڕێزان ئێستاش هەمووان پێشوازی دەکەین لە بەڕێزان ئەنجومەنی زانکۆی گەشەپێدانی مرۆیی با بفەرمونون بۆ شوێنی تایبەت بە خۆیان. بەڕێزان ئەنجومەنی زانکۆی گەشەپێدانی مرۆیی با بفەرمونون بۆ شوێنی تایبەت بە خۆیان. بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز دەرچوانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە خێراتنێکی گەرم و شایستەی بەڕێستانەکەین. بەناوی سەرۆکایەتی زانکۆ و گشت ڕاگرایەتیەکان و مامۆستایانی بەڕێزی زانکۆی گەشەپێدانی مرۆییەوە بە خێراتنێکی گشت لایەکتان دەکەین بۆ مەراسیمی حوتەمین خولی دەرچوانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی. بەڕێزان بەر لە دەستپێکردنی مەراسیمەکەمان بە پێویستی دەزانین چەند ساتێک بوەستین بۆ گیانی پاک و پڕشکۆی شەهیدان و دواتر پێشکەشکردنی سرودی ئەیڕەقیب و مارشی زانکۆی گەشەپێدانی مرۆیی. بفەرمونون بۆ چەند ساتێک وەستان بۆ گیانی پەکی شەهیدان. زندوا
روشن پیامی تو زور برزا اقرأ دروشم و رمزه اقرأ دروشم و رمزه آوای زانستی تویا دولنی و عشقویا علمی خیرخواز و خوینکار لبردم پروردگار لبردم پروردگار پیمان دین و ملت شکاو به آواکت پیمان دین و ملت شکاو به آواکت پیمان دین پیمان پیمان دین پیمان با خدمتی کردستان کار بکن با دلوجان با خدمتی کردستان ایزان کوی کشا پیدن پیمای هولو که کوشن پیامی تو زر برزا اقرأ دروشم و رمزه اقرأ دروشم و رمزه اونان دکی ریگامن بولستا و داهاتومن بو آودانی و جیان بردوام کشا پیدن بردوام کشا پیدن بردوام کشا پیدن زۆر سپاس بۆ هەمووان بفەرمونون. ڕێزداران، باشترین دەستپێک بۆ ئەم مەراسیمە پڕشکۆ و ڕێز لێنانە زانستیە خوێندنی چەند ئاەتەکە لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز مامۆستا ڕاستی عوسمان بابەکر با بفەرمێت. سڵاوتان لێبێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق. اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. كلا إن الإنسان ليطغى. كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى. إن إلى ربك الرجعى.
صدق الله العظيم. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕاستی عوسمان، سپاسی ئامادەبوون یەکەین. ڕێزداران، ئێستاژ وتاری لیژنەی باڵای مەراسیم و ئاهەنگی دەرچوانی خولی حوتەم لەلایەن دکتۆر ئەمجەد محەممەد عەبدوڵڵا سەرۆکی لیژنەوە با بفەرمێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بەڕێزان، سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی زانکۆ، مامۆستایان، خوێندکارانی خۆشەویست، خوێندکارە دەرچووە ئازیزەکان، سەرەتا بەناوی لیژنەی باڵای ئاهەنگی حوتەمین خولی دەرچوانەوە بە خێراتنی گەرمی ئێوەی ئازیز دەکەین و پیرۆزباییەکی گەرم و شایستە بە هەوڵ و ماندووبوونتان ئاراستە بە ئێوەی خوێندکاری دەرچووی خولی حوتەمی زانکۆکەمان دەکەین و هیواخوازین قۆناغی نوێی ژیانتان پڕ بێت لە بەخشین و خزمەت و سەروەری بۆ گەل و وڵاتمان. سوپاس بۆ خوا زانکۆکەمان بە هەوڵ و هیممەتی سەرجەم مامۆستایان و خوێندکاران و کارمەندانی زانکۆ و لە سەروی هەمویانەوە پشتگیریە بەردەوامەکانی سەرۆکی ئەنجومەنی ئەمینداریەت و سەرۆکایەتی زانکۆ توانی بۆ ئەم ساڵیش پۆلێکی تر دەرچووی کارامە و دڵسۆز پێشکەش بە گەلەکەمان بکات و درێژە بە پەیامی زانست و پێگەیاندن بدات و نەوەکانمان شاد بکات و بەهرەمەندیان بکات بە لێهاتووی و شارەزایی و بڕوانامەی دڵخوازی خۆیان. بەڕێزان، خۆشحاڵ بووین شەرەفی ئەرکی سەرپەرشتی ئەمڕۆ ڕسمەوە بۆنە پیرۆزە خرایە ئەستۆی ئێمە و سپاس و دەستخۆشیمان بۆ سەرجەم ئەندامانی لیژنەکە کە لە ماوەیەکی پێوانەیی و لەم دۆخەدا توانیمان ئامادەکاری و ئەرکەکانمان بە سەرکەوتووی ئەنجام بدەین. دووبارە پیرۆزبایی گەرم ئاراستەی ئێوەی بەڕێز دەکەین و ئێوەی دەرچوانیش وەکو خولەکانی پێش خۆتان هیوادارین ببنە باڵوێز و نوێنەری زانکۆکەمان لە ناو دام و دەستگا و بازاڕی کاردا و هیوادارین دەرچوونتان و کۆتایی هاتنی ژیانی زانکۆیتان سەرەتای قۆناغێکی تری سەرکەوتن و گەیشتن بێت بە هەموو ئامانجەکانتان. هەر شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەمجەد. بەڕێزان، ئێستاش بفەرمونون لەگەڵ وتاری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە سپاسەوە با بفەرمێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، ئامادەبوانی بەڕێز خوێندکاران و قوتابیانی دەرچووی خولی حوتەمی زانکۆی گەشەپێدانی مرۆیی، سەرەتا پیرۆزبایی گەرم ئاراستەی ئێوەی ئازیز دەکەم بە بۆنەی تەواوکردنی خوێندن لە پسپۆڕیەکانتاندا. هیوادارم کە ئەم 4 ساڵەی هەوڵ و ماندووبوونتان ببێت بە فاکتەرێکی گرنگ لە خزمەتکردن لە میلەتەکەمان. ئازیزان، جێی خۆیەتی هەر لەم بۆنەیەدا پیرۆزبایی لە کەس و کارتان بکەم کە بەردەوام لە خەمی ئەوەدا بوون ئێوە بگەێنە ئەم ڕۆژە بۆ ئەوەی داهاتووتان ڕۆشن بێت. هەروەها سوپاسی مامۆستایان و سەرجەم کارمەندانی زانکۆ دەکەم کە دڵسۆزانە بەشدار بوون لە گەیشتنی ئێوە بۆ ئەم ئاستە ئاکادیمیە. سپاس بۆ بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی زانکۆ کە هەردەم هاوکار و خەمخۆری بەردەوامی بەرزکردنەوەی پرۆسەی خوێندن بۆ لە زانکۆدا بۆ پێشکەشکردنی باشترین و گونجاوترین پرۆگرامی نوێی سەردەمیانە بۆ ئێوە. خوێندکاران و قوتابیانی خۆشەویست، ئێوە ئەمڕۆ بڕوانامەی بەکارێز وەردەگرن دڵنیاین کە نمونەی جوان و سەرکەوتن لە مەیدانی کاردا پێشکەش دەکەن و گەر دەرفەتی دامەزانتان بۆ بڕەخسێت ئەوە دەبنە باشترین دەرچوان و ئەزمموی نوێ پێشکەش دەکەن و
جێدەستان دیار دەبێت لە بازاری کاردا چونکە دەرچووی زانکۆیەکی نمونەیی و سەرکەوتون هەر لێرەشەوە پێتان ڕادەگەێنین کە دەرگای زانکۆ کراوەیە بۆ ئێوەی دەرچوانی بەڕێز بۆ بەشداریکردن لە چالاکیەکانی زانکۆ و سوودوەرگرتن لە دەرفەتەکانی خوڵ و ڕاهێنان و توێژینەوە و بەدەستهێنانی هەلی کار و بۆ ئەو مەبەستەش کۆلێجەکان لە پەیوەندی بەردەوامدان بە دەرچوانەوە بۆ ئەوەی بەردەوام بن لەگەڵ زانکۆ. قوتابیان و خوێندکارانی ئازیز، زانکۆکەتان زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک توانیوێتی خزمەتێکی گەورە بە بواری زانستی و ئەکادیمی بکات لە ڕێگەی جێبەجێکردنی پرۆگرامی پێشکەوتوو بۆ خوێندن و ئەنجامدانی توێژینەوەی ئازبەرز لەلایەن مامۆستایانی بەڕێزەوە، هەروەها لە ڕێگەی ئەنجامدانی کۆنفرانس و وەرکشۆپ و سیمینار و خوڵ و چەندین چالاکی ڕۆشنبیری و کولتوری کە بەردەوام لە زانکۆدا ئەنجام دەدرێت و هەموو ئەمانە وایان کردووە کە زانکۆکەتان ناوێک بێت هەمووان شانازی پێوە بکەین. بەڕێزان، لێرەدا بە پێویستی دەزانم کە بیری هەموو لایەکی بخەمەوە کە زانکۆ هەردەم دەست پێشخەر بۆ لە نوێگەری بۆ پرۆسەی خوێندن لە کوردستاندا و لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بۆ یەکەم جار لە نێو سەرجەم زانکۆ حکومی تایبەتەکانە زانکۆی گەشەپێدانی مرۆیی پرۆسەی بۆلۆنیای لە 3 ساڵ لەمەوبەر لە هەندێک کۆلێج و بەشەکاندا جێبەجێ کردووە و ئەم ساڵیش ساڵی چوارەمە کە ئەو پرۆسەیە جێبەجێ دەبێت. هەر لە میانەی پێشکەوتنی زانکۆدا پێمان خۆشە ئەوەتان پێڕابگەینین کە لەم ڕۆژانەدا ژمارەیەک لە خوێندکارانی ماستەر لە زانکۆدا لە پسپۆڕی جیاواز دەست دەکەن بە خوێندن و بەمە شیوادارین لە داهاتوودا هەمووی ئێوەی بەڕێز سوودمەند بن. هەروەها چاوەڕوانی ڕاگەیاندنی ئەنجامەکانی ڕزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێم دەکەین و دڵنیاین وەک ساڵانی پێشوو لە لووتکەی ڕزبەندیدا دەبین. زانکۆ ئەم ساڵ کۆلێجێکی نوێی کردوتەوە و لە پلانماندا لە ساڵانی داهاتووە کۆلێجی زیاتر بکەینەوە. بەڕێزان، لە کۆتاییدا سوپاسی بێپایانم ئاڕاستەی سەرۆکی ئەنجومەنی ئەمیندارەتی زانکۆ خاوەنی زانکۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی بکەم کە بەکردنەوەی ئەم زانکۆیە خزمەتێکی تری پێشکەش بە میلەتەکەمان کردووە هەروەک چۆن لە بواری ئاوەدانکردنی کوردستاندا دەیان ساڵە جێدەستی بەڕێزیان دیارە. جارێکی تر پیرۆز بێت ئەم ڕۆژە لە ئێوەی ئازیز. سوپاسان دەکەم. زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی. ڕێزداران، ئێستاش سوێن خواردنی دەرچوان لەلایەن پرۆفیسۆری یاریدەدار دکتۆر هیوا ئەبوبەکر یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری کارگێڕی و دارایی پێشکەش دەکرێت. با بەڕێزیان بفەرمونون. بێ زەحمەت هەڵسن. سوێن دەخۆم بەخوای گەورە، دڵسۆز بم بۆ کوردستان، ئەمەکدار بم لە کار و پیشەمدا، لە پێناو بەدیهێنانی ئامانجی گەلەکەم، کار بکەم بۆ پێشخستنی وڵاتەکەم. سپاس فەرموودانیشن. زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆری یاریدەدار دکتۆر هیوا ئەبوبەکر یاریدەدەری سەرۆکی زانکۆ. بەڕێزان، ئێستاش مەراسیمی داواکاری پێشکەشکردنی بڕوانامەی دەرچوون دەست پێ دەکات. سەرەتا بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کەنعان حەمەغەریب ڕاگری کۆلێژی یاسا و ڕامیاری با بفەرمێت. بەڕێز سەرۆکی زانکۆ با بفەرمێت. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی بەشەکانی یاسا، زانستە ڕامیاریەکان و
دیبلۆماسی و پەیوەندێک گشتیەکان کە لە بەردەم بەڕێستاندا وەستاون سەرجەم پێداویستیەکانی خوێندنی بەکالۆریۆسیان بە سەرکەوتووی تەواو کردووە لە بەشەکانیاندا. تکایە بفەرمونون بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس پێیان. لەسەر داوای بەڕێز لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی یاسا و ڕامیاری ئاماژە بە بڕگەی 1 لە کۆنووسی ئەنجومەنی زانکۆ ژمارە 5 لە 30 دەی 2018 بە پێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانایی بەکارێز بە دەرچوانی بەشی یاسا، دەرچوانی بەشی زانستە ڕامیاریەکان، دەرچوانی بەشی دیبلۆماسی و پەیوەندەگشتیەکان لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوجیاوکانی ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. پیرۆستان بێت. پیرۆز. بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر ڕەوف کەریم مەحموود ڕاگری کۆلێژی زمان با بفەرمێت. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی بەشەکانی عەرەبی و ئینگلیزی کۆلێجی زمان کە لە بەردەم بەڕێزتاندا وەستاون سەرجەم پێداویستیەکانی خوێندنی بەکالۆریۆسیان بە سەرکەوتووی تەواو کردووە لە پسپۆڕی بەشەکانیاندا. تکایە بفەرمونون بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس پێیان. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی زمان و ئاماژە بڕگەی 1 ژمارە 5 لە 30 دەی 2018 و بە پێی بەو دەسەڵاتی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامی بەکارێز بە دەرچوانی بەشی ئینگلیزی و دەرچوانی بەشی عەرەبی لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوجیاوکانی ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. پیرۆستان بێت. پیرۆستان بێت. فەرموودەنی. بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئاسۆ محەممەد دەروێش ڕاگری کۆلێژی زانست و تەکنەلۆژیا با بفەرمێت. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی بەشەکانی زانستی کۆمپیوتەر و تەکنەلۆژیای زانیاری لە کۆلێجی زانست و تەکنەلۆژیا کە لە بەردەم بەڕێزتاندا وەستاون سەرجەم پێداویستیەکانی خوێندنی بەکالۆریۆسیان بە سەرکەوتووی تەواو کردووە لە پسپۆڕی بەشەکانیاندا. تکایە بفەرمونون بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس پێیان. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی زانستە تەکنۆلۆژیا ئاماژە بڕگەی 1 لە کۆنووسی ئەنجومەنی زانکۆ ژمارە 5 لە 30 دەی 2018 بە پێی ئەو دەسەڵاتی پێمان دراوە بڕیارماندا بەخشینی بڕوانامی بەکارێز بە دەرچوانی بەشی زانستی کۆمپیوتەر بەشی تەکنۆلۆژیای زانیاری لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوجیاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت. پیرۆستان بێت. پیرۆستان بێت. بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر محسین ئیبراهیم ئەحمەد ڕاگری کۆلێژی کارگێڕی و ئابووری با بفەرمێت. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی بەشەکانی زانستی دارایی و بانکی ژمێریاری کارگێڕی کاری کۆلێجی کارگێڕی و ئابووری کە لە بەردەم بەڕێزتاندا ڕاوەستاون سەرجەم پێداویستیەکانی خوێندنی بەکالۆریۆسیان بە سەرکەوتووی تەواو کردووە لە پسپۆڕی بەشەکانیاندا. تکایە بفەرمونون بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس پێیان. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی کارگێڕی و ئابووری و ئاماژە بە بڕگەی 1 لە کۆنووسی ئەنجومەنی زانکۆ ژمارە 5 لە 30 دەی 2018 و بە پێی ئەو دەسەڵاتی پێمان دراوە بڕیارماندا بەخشینی بڕوانایی بەکارێز بە دەرچوانی بەشی زانستی دارایی و بانکی بەشی ژمێریاری بەشی کارگێڕی کار لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوجیاوکانەی ئەم بڕوانەیە پێیان دەبەخشێت. پیرۆستان بێت. پیرۆز. زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی زانکۆ، زۆر سپاس بۆ سەرجەم ڕاگرە بەڕێزەکانی کۆلێژەکانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی. دەرچوانی ئازیز، ئێستا دەتوانن ئەو گوڵنگەی کە بە کڵاوەکەتانەوەیە لای چەپەوە بیخەنە سەر لای ڕاست. ئێستا ئێوەی بەڕێز بە فەرمی خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسن لە پسپۆڕەکانی خۆتاندا. پیرۆستان بێت.
وێڕای چەندین بار پیرۆزبایی لە ئێوەی ئازیز و سپاس و پێزانینمان بۆ ئەنجومەنی باڵا و بەتابەتی سەرۆکاتی زانکۆ و سەرجەم مامۆستایانی بەڕێز و ئامادەبوونی ئێوە بەم جۆرە مەراسیمەکەمان کۆتایی هات بەڵام داوا لە خوێندکارانی بەڕێز دەکەم لە شوێنی خۆیان دانیشن تاوەکو مامۆستا ئەنجومەنی بەڕێز کە ژاوای ئەنجومەنی بەڕێز شوێنەکەمان بەجێ دەهێڵن دواتر مامۆستایانی بەڕێزی سەرجەم کۆلێژەکانی زانکۆ دواتر خوێندکارانی ئازیز و خۆشەویست هەمووان سەرکەوتوو بن پیرۆستان بێ هەمیشە لە سەرکەوتنا بن. خوێندکارە بەڕێزەکان ئەتوانن بێن لەسەر ستەیجەکە ڕەسمگرن هەر بە شەو بەجیا بۆ خۆی لەسەر ستێج فەرمووی. خوێندکارانی بەڕێز بۆ هێنانەوەی ڕۆبەکان دەڕۆشتان لە بەردەمدایە. ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن پەیامی تۆ زۆر بەرزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دەوڵەنی واشکۆیە پێمەی فێرخواز خوێندکار لە بەردەم پەروەردگار لە بەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵ و جان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن پەیامی تۆ زۆر بەرزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئیقڕا دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن پەیامی تۆ زۆر بەرزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دەوڵەنی واشکۆیە پێمەی فێرخواز خوێندکار لە بەردەم پەروەردگار لە بەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین
بملت شكاوى بآلارك بيمان 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 وخزمتي كردستان كربكين بادوجان وخزمتي كردستان أيزان كوي دشابيدن بماي هولو كيكوشن بيامي دوزر برزا اقرأ درشمو رمزة اقرأ درشمو رمزة ولادك رقاما والاستودعاتوما وآوداني وجيان بردوام كشابيدن بردوام كشابيدن بردوام كشابيدن إذن كوي كشابيدن بماي هولو كيكوشن بيامي دوزر برزا اقرأ درشمو رمزة اقرأ درشمو رمزة آوای زانستی تویا دولهی واشکویا بماي فرواز فنکار لبردم پروردگار لبردم پروردگار بيمان دين بملك شكاوى بآلارك بيمان دين بملك شكاوى بآلارك بيمان دين بيمان بيمان دين بيمان وخزمتي كردستان كربكين بادوجان وخزمتي كردستان أيزان كوي كشابيدن بماي هولو كيكوشن بيامي دوزر برزا اقرأ درشمو رمزة اقرأ درشمو رمزة ولادك رقاما والاستودعاتوما وآوداني وجيان بردوام كشابيدن بردوام كشابيدن بردوام كشابيدن بەڕێزان ئاگاداری منەسەکە بن تەحملی ئەو قورسیە ناکە دوایی ئاگاداری خۆتان بن بەڕێزان هەتا ئەکرێ لە خوارەوە ڕسمەکان بگرن دەرچوانی بەڕێز سوپاسانەکەی نەگەر زوو منەسەکە چۆڵ بکەن والله من نمر بەڕێزان سوپاسانەکەین ئەگەر بە زوویی ستەیجەکە چۆڵ بکەن سوپاسانەکەین